لە گەلەری زانکۆی جیهان سنتەری زانکۆی جیهان پیشانگایەکی تایبەتی بۆ هونەرمەند سارای تەڵایی تایبەت بە کارە گرافیکیەکانی کردەوە. ئەچینە لای پامێرمان ڕێژنە ڕزگار. بەڵێ سەوسان سوپاس. سەوسان ئێستا ئێمە لە گەلەری زانکۆی جیهانین. لێرە ئەمڕۆ پێشانگایەکی تایبەت بە کارە هونەریەکانی خاتوو سارای تەڵایی کراوەتەوە. بەردەوام زانکۆی جیهان گرنگی بە کارە هونەریەکانی هونەرمەندان ئەیەن، نەک تەنها بە بواری هونەری شێوەکاری بگرە لە بواری فیلم و نمایشکردنی فیلمی سینەمایی کوردی بۆ خوێندکارەکانیان، ئەمان هەمیشە گرنگیەکی تەواو بە بواری هونەر دەدەن. من لێرە کاک بەختیار هەڵەبجەیم لەگەڵ ئامادەیە کە بەڕێزیان بەرپرسی سەنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهانن. کاک بەختیار بە ئەرک نەبێگەت فێرموتە ئێرە سوپاس دەکەم. کاک بەختیار، هۆکاری ئەم گرنگی پێدانی زانکۆی جیهان و بەڕێستان بە هونەر و هونەرمەندان چییە؟ سەرتا بە خێراتنی کەناڵە ڕەنگینەکەتانەکەم. هونەر خۆی کایەکی فەرەنگی جوانە کە زانکۆی جیهانێک وەکو هەموو بەشەکانی تر گرنگی پێدا. دیارە ئێمە لە زانکۆی جیهانە بەشی هونەرمان نییە، بەڵام سنتەرێکی ڕۆشنبیریمانەیە. ئەم سنتەرە ڕۆشنبیری هەڵەسێ بە کار و چالاکی هونەری بەشێکمان هەیە بە ناوی سینەما، قاعی شێوەکاریمان هەیە، کۆڕ و سیمینار و شێعر و ئەم جۆرەشتانە ئەکەین. ئەم کارانە پێویستی بە قوتابیان پێویستیان بەم یاخۆ بڵێن خوێندکاران پێویستیان بەم شێوە هونەر و لەم شێوە تەقسانە هەیە کە بۆیان ئامادە بکەین. کەواتە زانکۆی جیهان کە بەردەوام گرنگی یاوە بە هونەر، ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە کە بۆ خوێندکارەکانی خۆتان، ئەو خوێندکارانی کە بەهرەیەکی هونەری فۆتۆگرافیان هەیە یاخود شێوەکاریان هەیە، ئێوە بتوان لە ناو زانکۆکەتانە کارێکی هاوبەشیان بۆ بکەن و پێشانگایەکیان بۆ بکەنەوە؟ بەڵێ ئێمە ساڵانە ئەوەکەین، هەم لە بواری شێوەکاری هەم لە بواری فۆتۆ. مەسەڵەن هەر چالێکێک تەلەبەکان زۆر جار اختیارەکەنێ دەست خوێندکارەکان خۆیان، خوێندکارەکان خۆیانەڵێن دەورەیەکی فۆتۆگرافیمان پێویستە یا دەوری شێوەکاریمان پێویستە، یا مەسەڵەن هەشتێک خۆیان داوای بکەن ئێمە لەسەر ئەو ئەساسە زیاتر ئیشەکەین و ساڵانەش ئەو شتانەمان هەیە. ئێمە بیرۆکەی کردنەوەی پێشانگایەکی لەم جۆرە بۆ خاتوو سارای تەڵایی کە بەداخەوە خۆی لەبەر نەخۆشی نەیتوانی ئەمڕۆ لێرە ئامادە بێ، ئەم بیرۆکەیە لەلایەن بەڕێستانەوە بۆیان لەلایەن خاتوو ساراوە بووە؟ ئێمە خاتوو سارا جگەلەوەی کە هونەرمەندێکە و هەر لە زانکۆی جیهان کار دەکات، فەرمانبەرە لە زانکۆی جیهان، بەڵام لە هەولێر ئەم کارانەی زۆر جوان بۆ ئەمە کاری گرافیکە، شێوەی گرافیک شێوەکارێکی تایبەتی جیاوازە لە شێوەکاریە. ئەم شێوە چاپەش شێوەیەکی تازەیە لە چاپکردن. ئێمە وەکو زانکۆی جیهان دەستگایەکی چاپمانەیە تایبەت بە کاری گرافیک. ئەم کارانەش لێ و منیش پێم خۆش وتم بۆچی هەل لێرە دابنێ با ئێمەش ببین لێوێ خەڵکی ئێوەش ببینن، چکە بەڕاستی کاری گرافیک کارێکی هەم ناوازەیە و زۆر کەمیشە لێرە، لەبەرەوە حەزم کرد ئەوە زیاتر خەڵک و خوێندکارەکان ببینن. کاک بەختیار، ئەمەوێت بپرسم بەدەنگەوە چوونی خوێندکارانی زانکۆی جیهان چۆنە بۆ بکردنەوەی پێشانگای خودت بۆ نمایشکردنی فیلمێک؟ پێشوازی خوێندکاران چۆنە؟ وەڵا خوێندکاران زۆریان پێخۆشە، بەڵام یەک شت هەیە بەداخەوە، زانکۆ ئەوەنە دەرسەکانی زۆرە، ئەوەنە جددیە، کەمتر مەسەلەن مەجالی ئەوانە بێ خۆیان بێن ئەو کارانە بکەن، بەڵام پێیان خۆشە مەسەلەن لە کاتی ڕێستەکانە بێن مەسەلەن پێشنگایەک ببینێ، شتێکی جوانە بینێ، شتێکی تازە ئەبینێ، جیاواز لە دەرس و دەورەکەی خۆی حتمەن چێژێکی تایبەتی هەیە بۆ ئەوە. سەرکەوتوو بن بە هیوای کاری زیاتر و بەردەوامی. بەڵێ سەوسان، لێرە پێشانگاکە بۆ ماوەی چەند کاتژمێرێکی تر بەردەوامی دەبێت. لێرە هاوڵاتیان بینەران بە تایبەت زانکۆی جیهان خوێندکارەکانی دەتوانن لێرە بینەری ئەم کارانە بن و چێژ لا کارە هونەریەکان وەربگرن. من پێم خۆشە خوێندکارێک بدوێنم کە ئێستا خۆیان لێرە ئامادەن و بینەری کارە هونەریەکانن. من دەچمە لای ئەم خوێندکارە. سلااو، ئەم کاتەوە باش، زۆر سپاس. بەڕێستان وەکو خوێندکارێک ئەمڕۆ لێرە بینەری ئەم پێشانگایان، تا چۆنێک بە گرنگی ئەزانی کردنەوەی پێشانگا لە ناو زانکۆکەتانە؟ وڵا زۆر بە گرنگی ئەزانین، چکە شتێکی جیاوازە لە جەوی خۆمان. ئێمە دایم هەر لە خوێندن و سایکردنەوە شتانی تر زۆر حەزەکەین ئەو شتانەمان بۆ ببێ، هەر پێشمان خۆشە یەن سێری ئەکەین، فێریشتی تازە ئەبین، تر زۆر حەزمان لێتی. تابلۆیەک سەرنجی تۆی ڕاکێشا ئەمڕۆ لەم پێشانگایە؟ وڵا هینی شیرین و فەرهادەکە چوە خۆشم ناوم شیرینە. سەرکەوتوبی. پێم خۆشە بپرسم هیچ بەهرەیەکی هونەریت هەیە یاخۆت بەشداریت کردووە لە هیچ کارە هونەریەکانی ناو زانکۆی جیهانە؟ وڵا زۆربەی شتەکان پەشداری ئەەکەم لە ناوەیە، بەستیانی لە هونەرکردن نییە. یعنی حەزم لە شتی لەسەر خوێندنە، ئیتر سیمینار پێشکەشکردن و ئەو شتانە، من حەزم لەو شتانەیە زیاتر.
دەستان خۆش بە بەڵێ سەوسان لێرە لە ناو گەلەری زانکۆی جیهان ئەمڕۆ پێشانگاکە بەردەوامی دەبێت دیارە کارە هونەریەکان زۆرن شێو قەبارەی جیاوازی لە خۆگرتووە کارەکان تایبەتن بە هونەری گرافیک کە کارەکانی ئەم خاتونە ناوازەیە و جیاوازترە لە تابلۆ هونەریەکانی تر دیارم خاتونە بەهۆی نەخۆشیەوە نەیتوانیەوە کە ئەمڕۆ خۆی لێرە ئامادە بێت ئێمە هیوای سەلامەتی بۆ خوازین